سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست بانیتان باش دکتۆر محەممەد جەزام لەگەڵا ئەمڕۆ پسپۆری نەخۆشەکانی خورد و جۆلوتە باسی هەستیاری وەرزی و هەوکردنی جووبەکانەکەی نیتر وردەوردە بەرە وەرزی پاییزە ڕۆین بۆی کە ئاگامان لە خۆمان بێت دکتۆر بە خێراتی بانی باش سپاس بۆ بەڕێزت بالەوە دەست پێ بکەین کەسێک گەڵە جووبم هەیە جووب خۆی چییە و لە کێوە دروستە بێت لە چ تەمەنێکەوە ئەشێ دروست بێت جیوب ئەتوانین بە کوردی بڵێن گیرفانەکانی لوت لە ناو ئێسقانەکانی پشتی ڕوومەتە دەموچاوە ناوچەوان لەگەڵ کاسەی سەر چەند بۆشاییەکی تایە لە ناو ئێسقانەکە ئەو بۆشاییانە بەهۆی دەرگایەکەوە کراونەتەوە لەسەر بۆشایی ناولوت زۆر باسی ئەوەیە کرێت کە ئایا وەزیفەی ئەم بۆشاییانە چییە؟ زۆر شت بازەکرێ یەکێ لەوانە ئەوەیە ئینسان کە قسەیەکە دەنگەکەی زیاتر مجەسەم بێ یەکێ لەوانە ئەوەیە کە ئەم بۆشاییانە هۆکارێکە بوو ئەوەی گەرما و سەرما نەگاتە بەشەکانی ناوەوەی مێشک کاسەی سەر زۆر شتی تریش بازەکرێ بەڵام ئەوەی کە ئیشەکەی ئێمەیە پەیوەستە بە ئێمەوە ئەو بۆشاییانە لە ڕێگەی دەرگایەکەوە کراونەتەوە سەر ناو بۆشایی لوت لەبەر ئەوە هەرچی نەخۆشیەک ناڕەحەتیەک لە ناو لوتە دروست ببێ ئەوە تەسیری هەیە بۆ سەر ئەو بۆشاییانەی کە پێڵێن جرفانەکانی لوت جیوبی ئەنفی لە کاتی هەوکردنە لە کاتی حساسیەتە و هەرچی نەخۆشیەکانی تری ئەو مەڵتقی دکتۆر لە چ تەمەنێکی مناڵیەوە دروستە بێ و تاکەی بەردەوامە بێت چوار بەشە باڵێ هەندێکیان لە تەمەنی مناڵیەوانێ بە تەواوەتی دروست بووە هەندێکیان دروست دەبێت هەندێکیان طبعاً زۆر چکۆلەیە لەگەڵ گەورەبوونی ئەو کەسە مرۆڤە گەورەترە بێت هەندێ جاریش هەندێ لە جیوبەکان بە تایبەتی جیوبەکانی ناوچەوان لەوانەیە هەر لە ئەساسا دروست نەبوو بێت و دروستیش نابێت لە پێش تەمەنی 4 ساڵی لە مناڵابوونی هەیە هەوکردنی جیوبەکان لە ئەوڵەوە هەر هەیەی بەڵام وردە گەورە ئەبێت و زیاتر بەهۆی ئەوەی کە لە ڕێگەی لوتەوە هەوای تێچێ لەگەڵ گەورەبوونی ئەسقانەکانە ئەو بۆشاییانەش گەورەترە بێت زۆر باشە دکتۆر پەیوەندی هەوکردنی جیوبەکان لەگەڵ هەستیاری وەرزیە ئەمە چ پەیوەندیشیان هەیە بەڵێ وەکو باسم کرد هەرچی هۆکارێ هەبێ بۆ تێکچوونی تەندروستی ناولوت هۆی ئەوەی ئەبێت کە تەسیر بکاتە ناو جیوبەکان بۆ نمونە هەستیاری لوت هەڵامەت ئینفلۆنزا لەم چەند ساڵەی ڕابردووە ئەم کۆرۆنایە و هەندێشتی تریش هەرچی شتێک ڕووبات لە ناو بۆشایی لوتە دەوری ئەبێ بۆ تێکچوونی ناو جیوبەکانیش باش و بێجگەلەوەش دەرگای جیوبەکان کە گیرا بەهۆی هەرچی هۆکارێکەوە هەبێ هەستیاری بێ یان التیهابات بێ هەوکردن بێت زیاتر وەزعی ناو جیوبەکان ئەگۆڕێت و تووشی ناڕەحەتیەکە باش بینەرانی خۆشەویستەمەوێ ئاگادارتان کەم لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئێوە ئەگەر ئێستا بینەری ڕاستە خۆی بەرنامەکە نەتوان کۆمنتەکانتان بنووسن و منیش لێرە وەڵامی دروستان بۆ وەرگرم بۆ پرسیارەکانتان دکتۆر پێم بڵێ هەستیاری جیوبەکان نیشانەی چییە؟ تێکچوونی ناڕەحەتی ناو جیوبەکانی لوت نیشانەکانی زۆرن بەڵام لە یەکێکەوە بۆ یەکێکی تر جیاوازی هەیە ئەجا جۆری هەوکردنەکە جیاوازی هەیە بۆ نمونە التیهابی حادی پێڵێن هەوکردنی کتوپڕی جیوبەکان لە ڕێگەی هەندێک میکرۆبەوە ڤایرەسەوە بە تایبەتی لە سەرەتا ڤایرەس دەورەبینێ کە ماوەیە مایەوە ئەجا بەکتیریا یەتە سەری و ئەبێتە هۆی گیرانی دەرگای جیوبەکان کە دەرگای جیوبەکان بگیرێ ئەو بۆشایی جیوبانەی کە هەوای تایە لە کاتی ئاساییە ئەو هەوایە بە بەردەوامی
لە لوتەوە ئەچێتە ناو جیوبەکان، لە ناو جیوبەکانەوە ئۆکسسیجین و دووهەم ئۆکسیدی کاربۆن چێ بۆ ناو خوێن. لەبەر ئەوە کە دەرگای جیوبەکان گیرا ئەو هاتوچۆی هەوایە نامێنێ کە نەما ئەو پەردەی ناو جیوبەکان کە هەبوونی هەیە لە جیاتی هەوا شلەیە دروست دەکات یەتە ناو جیوبەکانەوە. ئەو شلەیە میدیایەکی زۆر زۆر باشە بۆ ئەوەی ئەگەر دائیمە کە ڤایرەس هەبێ کە بەکتیریا هەبێ میدیایەکی زۆر باشە بۆ ئەوەی کە لەویا گەشە بکات و هەوکردنەکە زۆر زیاو بکات و ناڕەحەتی دروست بکات. لە نیشانەکانی بەشێ لە نیشانەکانی نیشانەی ناولوتە، گیرانی ناولوتە، تەڕایی ناولوتە. ئەجا ئەگەر هەوکردنەکە کتوپڕ بێ کە پێڵێن ئلتیهابی حاد ئێش و ئازار دەست پێەکە، ئێش و ئازارەکە هەتاکو و هەوکردنەکە زیاو بکە، ئێش و ئازارەکە زیاکە. ئەگەر گیرفانەکانی لوتی سەر ڕوومەت بێ ئازار و ئێشەکە لەم شوێنە ئەبێ، ئەگەر ناوچەوان بێت ئازار و ئێشەکە لە ناوچەوانە ئەبێت، ئەگەر لە بەشەکانی تری گیرفانەکانە بێ دیسان لە ناوەوەی لوت ئێش و ئازارێکی زۆرە بێت، ئێش و ئازاری چاوە بێت، لەوانەیە هینی سەر ببێت و تاشی لێ نەخۆشەکە کە تای لێ هات و ئازار و ئێشی زیایی کرد ئەوە گەورەترین نیشانەکانی جیوبی ئەنفیە. بەڵام ئەگەر هۆکارەکە بۆ نمونە هەستیاری بێ پژمینی لەگەڵایە، تەڕایی لوتی لەگەڵایە، تەڕایی لوت لە سەرەتاوە ڕوونە هەندێک جار هەر بەهۆی هەستیاریەکەوە تۆزێ خەستە بێتەوە ئەبێ بە سپی زەردباو، بەڵام کە هەوکردنەکە بوو بە هەوکردنی میکرۆب یا بەکتیریا ئەو وەختە خەست دەبێتەوە، زەرتەڵە گەڕێ زۆر سەوزە بێت، شینە بێت بە گوێرەی بەکتیریاکەی کە چۆتە ناوچەکە. باشە دکتۆر بۆچی هەندێک کەس تووشی جیو ببن هەندێکشە تووشی نابن؟ ئەمە پەیوەندی بە چێوە هەیە؟ چۆن بوو؟ بۆچی هەندێک کەس تووشی جیو ببێ هەندێکی دیکە تووشی نابێت؟ بەڵێ وەکو باسمان کرد هۆکاری جیوب ئەو ناڕەحەتیانەیە کە تووشی لوو دەبن، ئەگەر هەستیاری بێت، ئەگەر ڤایرەس بێ، ئەگەر بەکتیریا بێت، ئەگەر هەرچی هۆکارێ بێ لەمانە و هەندێشتی تریش ئەبێتە هۆکاری دروستبوونی جیوبەکان. وەکو حەزەکەم باسی کەم هەوکردنی جیوبی ئەنفی گیرفانەکانی لوت، هەوکردنی کتوپڕ ئەگەر چارەسەر نەکرا، ئەگەر هەروە مایەوە بۆ ماوەیەکی زۆر 3 هەفتە بۆ مانگێک ئەبێ بە هەوکردنی جیوبی ئەنفی درێژخایەن، ئەو کاتە ئێش و ئازارەکە کەمە بێتەوە. بەڵام لوجیرانەکە هەر ئەبێت ناڕەحەتیەکەی سەر کاسبوونی سەر، قورسبوونی سەر، وڕبوونی سەر ئەمانە هەرەمێنێتەوە. ئەجا ئەگەر زۆر زیایی کرد لەوانەیە بەهۆی هەوکردنەکەەوە، بەهۆی حساسیەتەکەەوە زیاگۆشتی ناولوت دروست ببێ، ئەو وەختە گیرانی لوت زیاتر ئەبێت، تەڕایی لوت زیاتر ئەبێت. بە دەرەجەیە ئەگەر زیاگۆشتەکانی لوت کە یەکێکە لە اختلاطاتی التیهاب و حساسیەتی لوت و جیوبەکان، چونکە زوربەی زۆری زیاگۆشتی ناولوت لە ناو جیوبەکانەوە دروست ئەبێت و یەتە دەرەوە بۆ ناولوت، ئەو وەختە نیشانەکانی ئەو شتانەی کە باسمان کرد هەمووی لە زیاد بوون. دکتۆر پرسیارێکاتووە کەسێکاڵە من لۆجیران و گێژبوونم هەیە لەگەڵیا، ئەمە نیشانەیە بۆ ئەوەی کە هەوکردنی جیوبەکانی هەبێت؟ بەڵێ هەندێک جار نیشانەیە. بۆچی گێژبوون دروستە بێت لە هەوکردنی جیوبەکانە؟ هەمومان نەزانین کە بۆریەکەیە لە بینی گوێی ناوەڕاست و بۆشایی پشتی لوتە، بەڵێ کە هەر داپۆشراوە بەو پەردە تەنکەی کە لە ناو لوتا هەیە و بەهۆی هەوکردنەوە، بەهۆی حساسیەتەوە هەندێک جار ئەو بۆریە ئەگیرێت، کە ئەو بۆریە گیرا
وەکو چۆن لە جیوبەکانە ئەو هەوایی کە لە ناو گوێچکەی ناوەڕاستە هەیە وردە وردە بەشێ لەو هەوایە ئەچێتەوە بۆ ناو خوێن زەختێکی کەم دروست ئەبێت لە ناو گوێچکەی ناوەڕاستە لە باتی هەوا وەکو باسمان کرد ناولوت شلەیەکی زۆری تایە بەهۆی هەستیاریەکەوە بەهۆی هەوکردنەکەوە لە جیاتی هەوا لە پشتی لوت و بۆشایی پشتی لوتەوە بچێتە ناو گوێی ناوەڕاست ئەو شلەمەنیە ئەچێتە گوێچکەی ناوەڕاست لە ڕێگەی ئەو شلەمەنیەوە ڤایرەس و بەکتریاش لەگەڵ یا ئەچێتە ناو گوێی ناوەڕاستەوە ئەبێتە هۆکاری هەوکردنی گوێچکەی ناوەڕاست. پرسیارێکە پرسیارێکی دووبارەیە بەڕاستیان چەند کەسێکە و پرسیاریان کردووە ئەڵێن ئێمە نەشتەرگەری جیوبەکانمان کردووە بەڵام هێشتا هەر نیشانەکانمان ماوە ئەو بۆچی؟ بەڵێ نەشتەرگەری جیوبەکان بۆ ئەو کەسانەیە کە هەوکردنی جیوبیان هەبووە و بەڵام بەهۆی هەوکردنەکەەوە کێشەی زۆری ناوەتەوە بۆ نمونە هەوکردنێکی زۆری ناو جیوبەکان بۆ نمونە زیاگۆشتی ناو جیوبەکان بەڵام هۆکارە سەرەکیەکەی جیوبەکان کە زۆربەی کات هەستیاری لوتە هەستیاری لوت بە نەشتەرگەری لا ناچێت هەستیاری لوت تەنها بە داو دەرمان لا ئەچێ بە خۆپاراستن لا ئەچێ لەبەر ئەوە ئەو کەسانەی کە نەشتەرگەری جیوبەکانی کردووە پێویست دەکات دوای نەشتەرگەریەکەش ئەو ئامۆژگاریانەی کە دکتۆرەکەی بۆی بازەکە کە ئێمالی نەکە کە هۆکاری دروستبوونی جیوبەکان کە هەر بەردەوامە ئەبێ بە جۆرەی پێویست چارەسەر بکرێت. باشە دکتۆر ئەی خوێنبەربوونی ناولوت پەیوەندی بە جیوبەوە هەیە؟ هەندێک جار بەڕێ. بۆچی ئەوان؟ لە ناو ئەو پێستەی کە بۆشایی ناولوتی داپۆشیوە بەڵێ دەزولەیەکی زۆری دەماری خوێن هەیە لە کاتی هەستیاری زۆرە لە کاتی ڤایرەسە لە کاتی هەڵامەت و ئەوانە بەهۆی هەوکردنەکەەوە دەماری خوێنەکان ئەکشێن و ناسگە بنەوە بە تایبەتی لەو کەسانە کە لوت زۆر دەتونی پاگەکەنەوە یا پەنجە بەکارەهێنن یا زۆربەی کات ئەوانەی کە نەخۆشن باسی ئەوەکەن کە کلینێک سەخەنە ناو لوتیانەوە عەزەتیان بەڵێ عەزێتی ئەن مناڵ کە لوتی ئەسڕێ طبعاً مناڵ کە لوتی ئەسڕێ بە جۆری گەورە نایسڕێ یا بۆ تەنیشتەکان ئەیسڕێ یا بۆ سەرەوە زەختە خاتە سەر لوتی و دەمارەکانی خوێن زۆر ناسک بۆتەوە لەبەر ئەوە قورساییەکی ئاسان کە عەزێتێکی زۆریشی نەبێت دەماری خوێنەکە لەوانەیە بپچڕێ و ببێتە هۆی خوێنپژانی لوت. دکتۆر کەسێکگەڵی لە مناڵیەوە جیوبم هەیە هەتا ئێستا گەورە بۆ ماشاءڵڵا ئەڵێ شەوان هەناسم بۆ نایرێەوە ناڕەحەتمە کات ئەمە چی بکە نەشتەرگەری ئەوێت یا خولتەڵسەنگانی وردی ئەوێت؟ هۆکاری جیرانی لوت تەنها جیوبەکان نییە بۆ نمونە ئەگەر کۆڵەکەی لوت کە لە کاتی ئەتیادیە لە بینی بۆشایی لوتی لای ڕاست و لای چەپە لە زۆربەی خەڵکە خواریەکی کەمیتیایە بەڵام ئەو کەسانەی کە ئەو لاربوونەوەیان زۆر زۆرە بۆ نمونە ئەگەر کۆڵەکەی لوت بە لای ڕاستە بچەمێتەوە لای ڕاستی لوت بۆشایەکەی تەسکە بێتەوە ئەگیرێ بەڵام لای چەپی لوتیش بەهۆی گەورەبوونی ڕەفەی لوتەوە بۆی ئەو بۆشاییە کەم کاتەوە ئەبێتە هۆکاری ئەوەی هەردوو لا بگیرێ بەبێ ئەوەی هەستیاری هەبێت بەبێ ئەوەی کە هەوکردن هەبێت تەنها بۆی خواری کۆڵەکەی لوت ئەگەر خواریەکە زۆر بێ بەڵێ ئەبێتە هۆکاری گیرانی لوت. باشە دکتۆر کۆتا پرسیارم ئەوانەی هەستاری جیوبیان هەیە چی بکەن لە چی خوان پارێزن؟ ئەوەی هەستیاری هەیە خۆپاراستن شتێکی زۆر زۆر باشە لە چی؟ بەشێکە لە چارەسەری بەڵام هەندێک جار خۆپاراستنەکە سەرکەوتوو نابێت بۆ نمونە
ئەوانەی هەستیاریان هەیە بۆ خۆڵ و تۆز، کاتی خۆڵباری بۆ نمونە، کاتی ڕەشەبا. هەستیاریەکە بەهۆی ماسک بەستنەوە لەوانەیە کۆڵێ یارمەتی هەر بێ، بەڵام هەر دیسان لە ساسە نابێ. ئەوانەی هەستیاریان هەیە لە کاتی بەهارە، هاوین، طبعاً هەر وەرزەی جۆرێ لە هەستیاری خۆی هەیە. لە کاتی بەهارە دنیا سەوزە بێ و سەوزە گیایی و حەدیقە و دەرەوە چوون و ئەوانە جۆرێ لە هەستیاری هەندێک جار زۆر زۆر بەهێز دروزەکە. لە کاتی هاوینە کە جیا زەر دەبێت و ئەوەش بەشی خۆی هەیە، پاییز بەشی خۆی هەیە. خۆپاراستن شتێکی زۆر باشە، بەڵام لەوانەیە نەتوانی لە ساسە بێت. هەندێ کار هەیە کە هەستیاری دروزەکە، بۆ نمونە ئەوانەی لە شوێنەکە ئیژەکەن کە تۆز و خۆڕی تایە، دووکەڵی تایە، ئەوەی دارتاشە، ئەوەی ئاسنگەرە لە حیمەکات. هەموو میهنەیەک لە میهنەکان ئەگەر لەو جۆرانە بن لەوانەیە بە جۆری هەستیاری دروزەکە. هەستیاری تەنها بۆ تۆز و خۆڵ و ئەو شتانە نییە، لەوانەیە بۆ خواردەمەنی بێت. لەبەر ئەوە هینی ئەوانەی کە هەستیاری خواردەمەنیان هەیە لەوانەیە هەر لە مناڵیەوە لیان دەرکەوێ. بۆ نمونە ئەوانەی هەستیاریان هەیە بە باینجان خواردەمەنیە، بۆ تەماتە، بۆ شتی تر، بەهارات. ئەوانەی لە بەتایبەتی ئافرەتان کە لە مەطبەخە ئیژەکەن زۆر جار باسی ئەوەکەن کە ئیشی ناو مەطبەخەکەن ناڕەحەتیەکەیان زۆر زیاکات. تۆز و خۆڕی ناوماڵ بەکارهێنانی پاکەرەوە، بەڵێ ئەوانەی کە هەستیاریان هەیە بۆ هەندێ مەوادی کیمیاوی، پاکەرەوەی ناوماڵ. جارێ لە ئەوەی کە باوە لە ناو مجتەمەعی ئێمە فاست بە تایبەتی فاست و معجیزە و ئەو شتانە بڕواو بێ ئەگەر سەیری بەعزێ شوێن بکەی هەردێ دوکانەکانی کە پاتریە فرۆشن تێزابەکە ئەڕژێتە سەر جادەکە سەیرەکەی کۆنکرێتەکە عزیێتی پێگەی وەجا چۆن تەندروستی ئینسان عزیێتی پێناگە. من زۆر جار زۆربەی جار بە تایبەتی بە خانمەکان ئەڵێم کە فاست و معجیزە بەکارنێنن، ئەگەر مێردەکانیان لەگەڵا بێ ئەڵێ دکتۆر ماڵی ئێمە هەمووی فاست و معجیزەیە. پرسیارەکەم بۆ ئەڵێ آخر شتەکان بەو جۆرە نەبێ پانابێتەوە. بەبێ فاست و معجیزە زمانی کۆن بێژگە لەوەی ئەوانە هەبێت شتی تر هەبوو ماڵ هەر پاک و تەمیز بووە، بەڵام لەوانەیە بریقار نەبوو بێت. تەندروستیەکی زۆر زۆر خراپ دروست دەکا مەوادی کیمیاوی، فاست و معجیزە و زۆر شتی تریش. باش دکتۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاسانە. بینەرانی خۆشەویست، ئومێدی ساخی و سەلامەتی بۆ ویلایەتانە خوازین تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ.